لا پاڵەوانێتیە جیهانیەکان بینیمانە یاریزان یاخود ڕاهێنەر یاخود ناوبژیوان بەشداری کردووە. لەم دوایانەدا مامۆستایەکی زانکۆی سلێمانی وەکو ئەندامێکی شاندی هەڵبژاردەی زانکۆکانی عێراق لە وڵاتی چین بەشداری پاڵەوانێتی زانکۆکانی وڵاتانی جیهانی کردووە. دکتۆرە دیمەن فەرز لەگەڵ شاندی وڵاتی عێراق لە یاریەکانی زانکۆکانی جیهان لە شاری چێندۆی وڵاتی چین بەشداری کرد. لە پەراوێزی چالاکیەکانیش لۆگۆی زانکۆی سلێمانی پێشکەش کردووە بە لێپرسراوی سەرەکی چالاکی وەرزشی زانکۆکان. شاندی هەڵبژاردەی زانکۆکانی عێراق بۆ شاری شینگدۆ لە وڵاتی سین بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی جامی جیهانی زانکۆکان بۆ یاریە هاوینەکان لە بەرواری 28 حەوت ئەنجامدرا ڕوویان کرداوێ و دیمەن فەرەجی یەکێک بوو لە ئەندامانی شاندەکە وەکو دەستەی ئیداری. پاش گفتوگۆکردنی دکتۆرە دیمەن لەسەر چۆنەتی گۆڕینەوەی تواناکان لەسەر ئاستی زانستی و بانگێشتکردنی توێژەران بۆ کۆنفرانسی زانستی و مامۆستانی زانکۆ بۆ خولی ڕاهێنان یاخود هەر خولێک کە ئاستی زانستی بەرز بکاتەوە. لای خۆیانەوە شاندی میواندار سوپاسی خۆیان ئاڕاستەی زانکۆی سلێمانی کردووە بۆ پێشکەشکردنی لۆگۆکەیان لە ڕێگەی ئەو مامۆستای زانکۆیەوە و هەروەها لە پراوێزی چالاکیەکانیشدا تیپی شمشێربازی زانکۆکانی عێراق بەشداری ئەو پاڵەوانێتی کردووە کە دکتۆرە دیمەن فەرەجێکێک بوو لە شاندی وڵاتی عێراق.